ڕێکخراوی هاوکاری ئابووری و گەشەپێدان OECD کە دامەزراوەیەکی تایبەتمەندە ڕیزبەندی کردووە بۆ باشترین 10 وڵاتی جیهان بۆ مامۆستایان لە ڕووی دابینکردنی مافەکانیانەوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوی OECD لۆکسۆمبۆرگ باشترین وڵاتی جیهانە بۆ مامۆستایان. بەو پێی موچەی مامۆستایانی بنەڕەتی بەبێ هیچ شارەزایی و کارامەییەکی زیادە لە 6583 دۆلار واتە زیاتر لە 65 وەرەقەوە دەست پێ دەکات. لە کاتی زیادبوونی ئەزمون و شارەزاییاندا موچەی مانگانەیان دەگاتە 11400 دۆلار واتە دەفتەرێک و 4 وەرەقە. بەپێی راپۆرتەکە دووەم باشترین وڵات لە ڕووی موچەی مامۆستایانەوە سویسرایە کە موچەی مانگانەی مامۆستایان تا 7600 دۆلار واتە 76 وەرەقە دەڕوات. بە دوایاندا ئەڵمانیا و کۆریای باشووریش لە پلەی سێم و چوارەمدان کە موچەی مانگانەی مامۆستایانی خوێندنگە لەو وڵاتانە تا 6250 دۆلار واتە 62 وەرەقە بەرز دەبێتەوە. هەرچەندە یابان لە ڕیزبەندی دەیەم وڵاتی جیهاندا لە ڕووی بەرزی موچەوە بۆ مامۆستایان، بەڵام بەرپرسانی ئەو وڵاتە هەمیشە جەخت لەوە دەکەنەوە هۆکاری سەرەکی پێشکەوتن و هەستانەوەی دوای شکستی جەنگی جیهانی دووەمی ئەو وڵاتە ڕێزگرتن و پاراستنی شکۆی مامۆستا و بەرزکردنەوەی پێگەی ئەو چین و توێژە بووە لە ناو کۆمەڵگەدا. بە سەرنجدان لە وڵاتانەی گرنگیان بە دابینکردنی مافەکانی مامۆستایان و ئاسوودەکردنی دەرونیانەوە بۆمان دەردەکەوێت تەواوی ئەو وڵاتانی گرنگی بە مامۆستایان دەدەن لە ڕیزی وڵاتە پێشکەوت و سەرکەوتوەکانی جیهاندان و گرنگیدانیان بە مامۆستایان ڕۆڵی ڕاستەوخۆی هەبووە لە بەرەو پێشبردنیاندا. هەرچی لەبارەی هەرێمی کوردستانی شەوەیە چەند ساڵێکە مامۆستایان دۆخی سەختی دارایی بەڕێ دەکەن لە بری وانەوتنەوە بە ناچاری سەرقاڵی وتنەوەی دروشمن دژی حکوومەت و دەسەڵاتداران، چونکە جاری وا هەیە بە 3 مانگ جارێ موچەیان پێ نادرێت و ناچار بە مانگرتن و ناڕەزایەتی دەربڕین دەکرێن. لە سایی دەسەڵاتێکی شکست خواردوو 30 ساڵە لە بری پرۆسەی پەروەردە و فێرکردن موچە بووە بە کێشە و خەمی سەرەکیان. مامۆستایانی هەرێم ئەوێ ڕای ئەوەی لە مافەکانی خۆیان بێبەش دەکرێن و شایستە داراییەکانیان پێ نادرێت تەنانەت لە کاتی دەربڕینی ناڕەزایەتیەکانیاندا ڕاودەنرێن و سوکایەتیان پێ دەکرێت و لەلایەن هێزە ئەمنیەکانەوە شەقیان تێ هەڵدەدرێت. دەسەڵاتی کوردی لەگەڵ ئەوەی نایەوێ ژیانێکی خۆش بۆ خەڵکی کوردستان دابین کات، لە هەمان کاتدا کار بۆ شکاندنی شکۆی کەسایەتیەکانی کۆمەڵگە دەکات. ستەمکردن لە مامۆستایان و پێنەدانی مافەکانیان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئەدای وانەوتنەوە و ئاستی پێگەیاندنی قوتابیان لەلایەن مامۆستایانەوە هەیە. کۆبیریان پەرت دەکات و سەرنجیان لەسەر ئەرکی پیرۆزی مامۆستایەتی لا دەبات و بەشتی لاوەکیەوە سەرقاڵیان دەکات. ئەمەش ڕاستەوخۆ کار دەکاتە سەر تواناکانیان لە بواری پێگەیاندنی خوێندکاراندا و ئەم کاریگەریەش دوورمەودا لە داهاتوودا زیاتر دەردەکەوێت.